خۆڵەکەن بەسەرمانە، مەترێ زیاتر خۆڵەکەن بەسەرمانە، کەس و کارە خۆشەویستەکەمان دفنمانەکەنمان شارنەوە، ئەو ڕۆژێکە لە پێش هەمومانە خۆڵ دەکەن بەسەرمانە. بەخوا ڕۆژێکی قورسە، خوا بە گەوری خۆی ڕەحمان لێ بکات. بەڵێ ئەوەندەی کە دایان پۆشین لە ناو تاریکی گۆڕدا، نەدایک هەیە، نە باوک هەیە، نە کوڕ هەیە، نە کچ هەیە، نە خوشک هەیە، نە برا هەیە، نە خێزان هەیە، نە مێرد هەیە بۆ خوشکی بەڕێز، نە کەسێک هەیە، نە برایەکت کەسێکت لەگەڵ تا نییە لە تاریکی ناو گۆڕدا. بەڵێ خۆت بە تاریکی ناو گۆڕ ئامادە بکە، بەڵکو خوای گەورە بە عیبادەت و بە خواپەرستی بۆت ڕوون بکاتەوە، بۆت ڕووناک بکاتەوە. ئەمانە هەمووی لە پێشمانە. تاریکی ناو گۆڕتان لەبیر نەچێ، تاریکی شەو با تاریکی ناو گۆڕتان بیر خاتەوە. ڕۆژێک بوو لە دایک بووین کە سوکارمان بە دەورمانە پێ ئەکەنین، دڵخۆش بوون، بەڵام ڕۆژێکیش دیە هەر ئەو کە سوکارەوەی کە ماوە، ئەوەی کە زیندووە بە دەوری تۆدا دەگری، بە دەوری منا دەگری، بە دەوری هەمومانە دەگری، دەگرین بەسەرمانە، بەزەیان بە ئێمەدا دێتەوە، بەڵام ئێمە نەگوێمان لە گریانی ئەوانە، چونکە ئێمە لە حاڵێکی تراین، لە ژیانێکی ترا ئەژین، یا خۆشی یا ناخۆشی، یا مزگەنی بەهەشتمان پێدراوە، یا مزگەنی پەنا بەخوا دۆزەخمان پێدراوە. کەواتە گرنگ ئەوە نییە کێ بۆمان دەگری، گرنگ ئەوەیە بۆ خۆمان بگرین، بۆ قیامەتی خۆمان. گرنگ ئەوەیە هەتا زیندوین هەوڵی بۆ قیامەتی خۆمان بدەین. ئەو ڕۆژەی کە خەڵکی بۆمان گریا، گریانی خەڵکی سوودمان پێ ناگەێنێ، گریانی خەڵکی نابێتە هۆکارێک بۆ بەختەوەری و خۆشبەختی ئێمە. بۆیە ئەمڕۆ بە خۆتا بچۆرەوە، ئەو ڕۆژەت لەبیر نەچێ کە سوکارت بە دەور تا دەگری. هەزار جا خۆیان دەگەنە قوربانت، ژیانت بۆ دەکەن، خۆشیان دەوێ پڕ بە دڵ، بەس بەخوا قیمەتی نییە، تازە ڕۆشتی. ئەو ڕۆژەمان لەبیر نەچێ کە خەڵکی بۆمان دەگری. بەڵێ دوای ئەوەی کە ڕۆحمان دەرچوو، ئەمجا دەمانکەنە ناو تابوت و ناو بەتانیەوە و لەسەر شان هەڵمان دەگرن. 4 کەس یا زیاتر لە 4 کەس جەنازەیەکی بێڕۆح، لاشەیەکی بێڕۆح، وەکو دار و بەرد وشک وەستاو هەڵمان دەگرن بۆ قەبرستان یا بۆ مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسەی ئیماندار و چاک بێ، کاتێک کە خەڵکی دەیخەنە بانشانیان بۆ ئەوی بیبن، ئەڵێ پێشم خەن، پێشم خەن، چونکە دەزانێت چی مزگێنێکی پێدراوە، ئەوەشی خراپەکار و مجریم و فاجر بێ. دەڵێ هاوار دەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێ بۆ کوێم دەبن؟ بەڵێ دەڵێ بۆ کوێم دەبن؟ ئەی هاوار بۆ کوێم دەبن؟ یەک هاوارێک دەکا و ئینسانە غەیری جنۆکە و ئینسان هەمووی گوێ لە هاوار و شیوەن و گریانی ئەو ئینسانە مردووە کە پەشیمانە لەوەی کە چی بەسەر ئاهات. هەر ئەو کاتێک کە جەنازەکەی هەڵگیرا پەشیمانە، هاوار دەکات دەڵێ وەی لوتیا چوون بۆ من، بەس تازە ڕۆشت، هەتا مابووی لوتت بەرز بوو. خۆدا ناپۆشی خوشکی بەڕێزم، ئەتەوێت دوای مردنت خوا لێت خۆش بێ. برای بەڕێزم و خوشکی بەڕێزم نوێژ ناکەی، ئەتەوێت دوای مردن خوا لێت خۆش بێ، هەراوە بە ئاسانی لە دنیادا خۆت بۆ ئامادە نەکردووە. ئەو ڕۆژت لەبیر نەچێ کە بە شان هەڵت ئەگرن. بەڵێ لاشەیەک بێڕۆح پاشان دەمان بن بۆ مزگەوت بە جەنازەی. وەرە بۆ مزگەوت، پێش ئەوەی بە جەنازەی بتهێنن بۆ مزگەوت، نوێژ بکە، پێش ئەوەی بە جەنازەی نوێژت لەسەر بکرێت. نوێژەکت لەسەر دەکەن لەسەر من و تۆ، نە ڕکوعی تایە، نە سوجودی تایە، بەس بۆچی دەکرێت؟ بەڵکو خوا ڕەحمان پێ بکات، بەڵکو خوا لێمان خۆش بێ. ئەوەندە داماوین، پێویستمان بەوەیە کە خەڵکی نوێژمان لەسەر بکات. کەواتە خۆت ئامادەکە بۆ مردن، خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژەی کە نوێژی جەنازەت لەسەر ئەکری. هەمومان نوێژی جەنازەمان کردووە لەسەر مردوو، ئەوانش کە لە قەبرستانن خوالیان خۆش بێ، زۆریان لەسەر نوێژی جەنازە نوێژیان کرد، بەڵام خۆشیان بوون بە جەنازە. ڕۆژێکیش دێ بە هەمان شێوە ئێمە دەبین. بەڵێ نوێژمان لەسەر دەکرێ و دەمان بن بۆ مزگەوت. ئەوە ڕۆژێکە لە پێش هەمومانە. بەڵێ کاتێکە لە مزگەوت دەرکراین،
جەنازەکەمان هەڵگیرا دەمان بەندەمان خەرە ناو گۆڕەوە. ئیمامی ئەبوو دەردا کە سەحابەی ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئایا هەواڵتان پێ بدەم بە ڕۆژی فەقیری و هەژاری خۆم؟ چی ڕۆژێک من هەژار و فەقیر و داماوم، ئەو ڕۆژەیە کە دام ئەگرنە خوارەوە بناو گۆڕەکەم، بناو گۆڕدا تەگرن، ئەو ڕۆژێکی زۆر قورس و گرانە. دەی کاکە بەرد بنێنە بان جەنازەکە، لەسەر لای ڕاستمان دامان ئەنێن ئەم لایە بیرتان نەچێت. کاتێککە لەسەر لای ڕاستە خەوی شەو بیرت نەچێت، ڕۆژێک بڵێ لەسەر ئەم لایە من دەخن ناو گۆڕەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێککە لەسەر لای ڕاستە خەوت شەو دەستی خستە ژێر ئەمەی دەیفەرموو اللهم قینی عذابك يوم تبعث عبادك، خوایان عذابی خۆت بمپارێزە ئەو ڕۆژەی کە بەندەکانی خۆت زیندوو دەکەیتەوە، بمپارێزە لە عذابی خۆت، ئاوا بیرێک بکەرەوە لە خۆت. بەڵێ بەرد و چەمەن تۆبێ هەر شتێک بێ لەمان گۆڕ لاشەکەمان و گۆڕەکەمان دای ئەنێن ئەمجا دەی کاکە خۆڵکەن بەسەریدا، هەر کەسە لە لایەکەوە بە پەشۆکاوی بە مەشغوڵی گشتی بەپەلا خۆڵەکەن بەسەرمانە، خۆڵەکەن بەسەرمانە، مەترێ زیاتر خۆڵەکەن بەسەرمانە، کەس و کارە خۆشەویستەکەمان دفنمانەکەنمان شارنەوە، ئەو ڕۆژێکە لە پێش هەمومانە خۆڵ دەکەن بەسەرمانە. بەخوا ڕۆژێکی قورسە، خوا بە گەوری خۆی ڕەحمان لێ بکات. بەڵێ ئەوەندەی کە دایان پۆشین لە ناو تاریکی گۆڕدا نەدایک هەیە، نە باوک هەیە، نە کوڕ هەیە، نە کچ هەیە، نە خوشک هەیە، نە برا هەیە، نە خێزان هەیە، نە مێرد هەیە بۆ خوشکی بەڕێز، نە کەسێک هەیە، نە برایەکت کەسێکت لەگەڵ تا نییە لە تاریکی ناو گۆڕدا. بەڵێ خۆت بە تاریکی ناو گۆڕ ئامادە بکە، بەڵکو خوای گەورە بە عیبادەت و بە خواپەرستی بۆت ڕوون بکاتەوە، بۆت ڕووناک بکاتەوە. ئەمانە هەمووی لە پێشمانە. تاریکی ناو گۆڕتان لەبیر نەچێ، تاریکی شەو با تاریکی ناو گۆڕتان بیر خاتەوە.